هەڵوەسە گەلی بسڵمانە جوان قەدرێت کو ئیسلامێ داوێ ژنە هەچی نابێت زوڵم لێ بێتەکردن حەقێ زەواجێدا چێ نابێتم چ ڕەنگێکە بوو بابێ ئەن وەلی ئەمرێ vê کچە هەب تەعەدایی کچە خوب دەتەشی و ئەڤەژی گەلێک یا مشە بوو دبەرێدا بەس ئەلحەمدولە نوکە نەمایە و یا کێم ڤەبووی کو ئینسان تەعەدایی vê کچە هەب دەتەشی بێ کو بدلێوێ بیتن دلێوێ بیتن یام دلێوێ نەبوو وەختێکی دانەشی بەلێ پا ئیسلامێدا ئەف تشتە هە یا هاتیە قەدەغەکردن vêt کچک خۆ کەیفە خۆ کا حەشکێت کەتن بەس بشەرتێکی ئەگەر ئەو کەسیێ دین و ئەخلاق بیتن بۆ بەوێ حەق نینە ڕێکی لێ بگیریتن بۆ بەوێ حەق نینە بتەعەدای بدەتە کەسێکی دیک و ئەو حەژێ نەکەتن هەکەری ئەو کەسیێ باشی بیتن مادەم حەژێ نەکەتن ئەف کچە هەچێ نابی بتەعەدای vê کچە هەبدەنەڤی کوڕێ هە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم کچکێک هاتە دەف پێغەمبەری صلی الله عليه وسلم گوتی ئەی پێغەمبەری خودێ پێغەمبەری بابێ من گوتێ ئەز یادایەشی بەس بوو هەندێ دا ئەو قەدر و بوهێل دەف هەی پێ بلند بیتن ئەز یادایە پسمامێ خۆ دا چ بکەتن دا قەدرێ خۆ پتر پێ بلند کەتن دەف پسمام و مرۆڤێت خۆ ئینا پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەمر کرا دەستێکی چێ دەگوتەکەتە vêt دەتگەل مینە گەل نەژی دێتە ڕەفزکردن ئەvê کچە هەگوتی مادەم بابێ من گوتیە ئەز یا رازیمە بەس ئەز هاتبووم پرسیار بکەم داس ژنێک بزانن کو بابێ حەق نینە بتەعەدایی کچە خوب دەتەشی ئەvە ئیسلامێدا یا هاتیە قەدەغەکردن و چێ نابێتن ئینسان بتەعەدایی کچێ بدەتەشی و تەعەداییە لێ کەتن